هاوڕێیان هاوڕێیان ئەو کاتان باش چۆنن بگورن چۆنن ئاوڕێیان ئەساندا قسە و باسی گرنگ باسەکەین قسە و باسی زۆر گرنگ لەسەر هەڵوێستی نێچیروان بارزانی و ئەو گەمەی ماڵی بارزانی دەیانەوێ بیکەن ئەو گەمەی ماڵی بارزانی دەیانەوێ بیکەن دووبارە لەسەر ئەو کەیسەی ئێستا بەسە تا قسەی خەڵک کۆ دەبتەوە ئەوڕێن ئەندە قسە و باس ئەوە دەکەین ئەو کاتتان باش ئەوڕێن دنیایەک ڕێز و خۆشەویستی هەندێ نهێنی زۆر شاردراوەی نێچیر باس دەکەم هاوڕێیان ئەوە کات راپۆرتێکی ئەوروپاش باز دەکەم لەسەر ئەو هەڵوێستەی نێچیر مەسرور سەرۆکی دادگای تەمیز گەورە جەلاد و تاوانبار بەنگین قاسم هاوڕێیان بەنگین قاسم بەس بە قسەکە تا هەندە هاوڕێ دێن بەشدار دەبن نهێنی بڕوا بکە نهێنی ناو پاکەت نێچیروان بارزانی هاوڕێیان یەک دەقیقە دەست پێ دەکەین هاوڕێیان دنیایەک خۆشەویستی هاوڕێیان بۆ ئێوە دنیایەک خۆشەویستی هاوڕێیان ئێستا خەبەرێکم خوێندەوە گوایە نێچیروان بارزانی دەیەوێ لێبوردەیی بۆ ئەو 5 زیندانە دەربکات یعنی ئەمن هیوادارم هەموو قسانی من دەیکەم تەندروست نەبیت و قەزم لە تەندروست نەبی یعنی نێچیر بتوانی بڕیارەکە دەربکە ئەری هاوڕێیان دەنگم چۆنە توخوا بە تەمەشا بکەم بشبورن هاوڕێیان ئەمن کەم سەیری چات دەکەم ئیتر کەسێکە پرسیاری کرد بڕوا بکەن ئەگە دوایە ئەگە زۆر نەبی نەبتە 1000 کۆمنت توشتیواڵە ئەمن دەخینمەوە کە زۆر دەبی یعنی جاریوا دەبی یەک شەو ڕۆژ لە دیاری دابنیشی هیوادارم ئەمن هەڵە بم نێچیر بتوانی
لێبوردەیی تایبەت لە بەخاتری خێزانەکان ئەگەنا ئەوانە هیچ تاوانیان نەکردی لێبوردەی تایبەت لە بۆ مجریم دەردەکرێت کە جەریمەک بکە بەڵام ئەوانە هیچیان نەکردیە زۆر باشە کاک حەمەجاف زۆر باشە دەست خۆش هاوڕێیان نێچیر ئێستا دەیەوێت ماڵی بارزانی بەڕاستی لەو کەیسی پێنج زیندانیا گەمەیان کرد دیوەک خۆیان وا پیشان دەدەن کە ئەنەما ئەوان هەوڵی گۆڕینی دەدەن هەر لە بدایەتەوە ها بەڵام لە ناوەڕۆکدا ئەوانە نایکەن خەو ساوڕێنێکدا زۆر ببورن هاوڕێیان ببورن هاوڕێیان شوێنەکەش ئەوانە نایکەن هاوڕێیان ڕاز ناکە نێچی ڕاز ناکە ئێستا پێتان دەڵم لە بە چ ڕاز ناکە حەز دەکا بەس ناوێری من هەندێک نمونەتان بۆ بڵێم هاوڕێیان کە بڕیاریدا ئەو زەختە گەورەیانە سەکرە دیارە هەتا ئێستاش پارێزەرەکانی نایانتوانێت بگەنەکنی ئەو ئابڕوچوونێکی زۆر گەورەی یەکێک لەو ئابڕوچوونانەی ئەو دادگایە دوو بدایەت مەسرور بارزانی هات گوتی ئەوانە مجریمن و هەوڵی تەقینەوەی سەفارەتیاندایە هەمومانزانی ئاسایش و سیخوڕیان بە وڵات کردیە بەس وەرە مەسرور بارزانی بەمە بڵێ ئێستا سیخوڕیان و کام وڵات کردیە پێشتر گوتت وەڵاوە لە ئەمریکا و ئەڵمانیا دای ئەو جارێ ئەوانی شدلادا ئێستا بەتاڵە هاوڕێیان بۆ زانیاریتی شێک لە فەزاعەتە گەورەکانە یعنی ئێستا ئەوانە سیخوڕیان لە چ وڵات کردیە دیار نییە تاوان ناشوێرن بۆ زانیاریت برێن ئێران ئەمە لە کەیسی نیاز عەزیز لەگەڵدا بووم هەموو ئەو ئاوڕێیان لە کەیسی کارزان کەریم لەگەڵدا بووم سەید ئەکرەم لەگەڵدا بووم هەموو ئەو کەیسانە لە 2011 ئەوە بوو یەکێک لەوانە ئەم دێتە بیرم کەیسی قەزم لە ترسنۆچیان دێ لە ئێران و تورکیا زیاتر لە ئەوروپا و ئەمریکا دەترسن زیاتر لە ئەوروپا و ئەمریکا زن بڕاو بکەن لە کەیسی نیاز عەزیز ئەو جەعفەر ئیمیچیە وەکو گوتەبێژی حکوو ئەوە پارتی هات گوتی نیاز عەزیز لەگەر ئەوەی تەنسیقی کردیە ئیطلاعاتی ئێران وەڵا خێزانەکەی ئەو دەمی لە خەت بووین لەگەڵی وتمانامەیەک بدە هەموو یەکێتی هەموو سەفارەت و قونسڵیەکان وەڵا دایان پێی هاوڕێن توخوا بەس ئەوەش خشی زەرورە نیو دەقە هاوڕێیان زۆر داوای لێبوردن دەکەم مەکتەبی کچەکەم بوو کچەکەشم ئاوتیسمی هەیە ئیتر زەرورە بە دایکیم گوت بستە دوای داوای لێبوردن دەکەم بۆیە نەدەکرا ئیتر بێمە سەرەوەی ینی گوتیان وەڵا نیاز عەزیز سەر بە ئیطلاعاتی ئێران وەڵا خێزانەکەشی بە مختەسەری نامەیەکی داس هەموو سەفارەت و قونسڵیەکانێک لەوانە قونسڵیەی ئێران بڕوا بکەن قونسڵیەی ئێران داوای لە حکوومەتی هەرێم کردنەوە بدە یەکسەر تۆمەتەکەیان نادا لایەندا نەوێران بڕۆنە سەکەی ئەوانە زۆر ترسنۆکن لەوانە بۆیە ینی ئێستا ناوێرن بڵێن تۆمەتی ئێران تورکیاس ئەوە بکەن بە تایبەتی ئێران هەر ڕۆحی لێ چوە ئەوە نییە بە هەمومان ئەڵێت بەس ببتە کتاب ناوێرن ئەو شتانە بکەن بۆیە ئێستا هاوڕێیان ئێستا گە سیر بکەن تۆمەت نمایە ینی ئێستا شێروان و گۆدار و ئەیاز و هەریوان و شڤان تۆمەتی چ جاسوسەکیان لە من دەدایە هیچ دیار نییە هیچ وڵاتێک دیار نییە تەقینەوەی چیانیان کرد هیچ دیار نییە ئاسایش هەرێم چیان تێکدایە چیان لە گیرایە تاپڕ هەموو هەوڵی تێکدانی ئاسایشی هەرێم بە تاپڕە چییە کورە وەڵی مەسرور بارزانی عەیات چوونە بە جددیمە عەیات چوونە بە تاپڕێک حکوومەتەکەت کابینەکەت هەر بۆشێتەوە ئاسایشی هەرێم
بڕوا بکەن لە ناو دادگا لە ئەوە کەس نووسرا لە بڕیاری دادگای تەمیز ئەو چەکەی کە پێی ژراویستیان ئاسایی ژارێم تێک بدەن چێت تاپەڕە تاپەر ئیلاهی ئەوە چ ئەوەیەکە کورە هەمووی نوکتەیە وەڵڵی ئەو مەسرور بارزانانی و ئەو دادگای پارتی هەمووی نوکتەیە لە ئەلفیلۆیە هاوڕێیان بۆیە ئێستا گەمەیەکیان لە دەستە ماڵی بارزانی من هەست بەوە دەکەم هیواداریشم هەڵە بم هیوادارم نێچیر بتوانێت لێبوردوویە تایبەتەکە دەربکات کە ئەوانە مجریمیش نین تا شایستەی لێبوردن نین کەسانی زۆر شۆڕژێر و نیشتیمان پەروەرن هەر یەکەچیان ڕۆژێک لە ڕۆژانیان لە هەموو خانەوادەی بارزانی پاکترە یەک ڕۆژیان بڕوا بکەن کە ئێستا کە بەستی خورد چ ئەوان چ ئێمە من ئەو ڕۆژەش باسم کرد ئێستاش دووبارەی دەکەمەوە ئەگەر مەسرور بارزانی سەرۆکی دادگا سەرۆکی ئاسایش جورئەتیان هەیە لە یەک شوێن بەڵگەیەک بدەن ئەمە کە ئێمەش ناومان هەیە ئەگەر ڕەش نەکرابتەوە نازانم ئەودێ شوباتیان ڕەش کردەوە بەهەرحاڵ ئەمە ئامادەین لێرە شکایەت بکەن کەسەکە بینینە ئێرە یاوەر لێرە شکایەتمان لێ بکەن یان تێکستێک بنووس با دادگای بەڵگەیەکمان لەدەست بی کە ئێمە تەخریباتمان کردیە بە بەڵگەی دادگا لێدوانێک بدەن بزانە کو لێرە ڕاتان دەچێشین بە ملیۆنە $10 غرامەتان دەکەن و هەموو تاوانەکانشتان دۆکۆمنت دەکەین بەڵام ناوێرن لەبەرەوەی دادگا نییە لە کوردستان قەشمەری خانەکەیە کرایتەوە لە تاریخی کورد قەشمەری خانەی وانە بووە هاوڕیان لە 21 کە حکوومەتی عێراق دروست بە تا ئێستا قەشمەری خانەترین دادگا ئەو دادگایی ئەو 30 ساڵە بووە هاوڕیان بێمە سەرەوەکە کە زەدزەیەکی زۆر گەورە بوو لەسەر دادگاییەکە ڕۆژی یەکەم ئەو حاکمە هەرچیەکە و دووەکەیت کە زۆر بە هێمنی بەئەتی بواریاندا ئەوە بوو لیژنەی پارێزەرەکان هاتن گوتیان وەڵا بە پۆزەتیڤ باسییان کرد بوادراوە وایە و یعنی جەوەچیان خوڵقان کە بەدەوی پارێزەرەکان مەدح و سەنای دادگایەکە بکرێ بەڵام ڕۆژی دووەم گورزەکەیان وەشان ڕۆژی دووەم گورزەکەی خۆیان وەشان لێدوانی پارێزەر زۆر زدا لەگە لێدوانی ڕۆژی دووەم ئاسایش هات بڕیارەکەیان دەرکرد قەشمەری خانەکە دەستی پێ کرد بەڵام ڕۆژ یەکەم مەجالیاندا دوو هاوڕێیان کە دیوبارە ئەو هەموو زەدزە عالەمیە لەسەر ئەو کەیسە دروست بووە ئەو زەدزە گەورەیە هەستا مەسرور لە ئیستیقبالی ئەمریکیەکان وعدیدا بوو مەسرور بارزانی کە دەستکاری ئەو بڕیارە بکەیت بەرامبەر ئەمریکیەکان وعدت دابوو کابراایکی چی باوی متەزەبزە بە دەوێت تورکوتبی ئەمریکیەکان کۆچی وەزیر خارجی ئەمریکی بوو ئێستاش ئەمە نازانین ئەمریکی و ئەڵمانیەکان چیە کە لەمە ڕۆژانە کەمپین دەکەین داوای هەڵوێست لە ئەمریکا و ئەڵمانیا دەکەن لەو پێشترێ قسەتان دەکرد لێ ئێستاکە بێدەنگن زۆر گرنگ ژاوڕیان بێنە پشت ئەو شتانە ئیدانەیان بکەن ئەگەر ئەنگۆ مافی مرۆڤ نابی بەناو دەرهینان ئەوە بی کەیسەکە وەکو خۆیەتی و منە ئێستاکە لە 74 پەرلەمان وەزارەی خارجی یەکێتی ئەوروپا کەسایەتەکان تا نوێنەری یەکێتی ئەوروپا نات بڕوا بکات ئەو دەمی جوابی داوە دوو تویتی نوێنەری یەکێتی ئەوروپای لە بۆ ناردمە وتی ئەو هەڵوێستی ئێمەیە بنێرن ئەو فشارە بنێرن ئەوان بۆ ئەو فشارە دی دووبارە هەر ئەو دەمیش کەم بکەنەوە ئەلیان بە ئەمریکیەکان داوە بوو دیتان نێت مەسرور بارزانی بۆ یەکەم جار وشەی تاوانباران و تیرۆریستانی کردە جیراوانی بادینان و لیژنەی پارێزەرانی داکۆچی لەو زیندانیانە چوو بوون بە منیان گوتیان کورە قادر زۆر سیر بوو لەبەر دەرگای بەنگین قاسم سەرۆکی دادگای تەمیز استقبالی کردین هەتا سەرێ قاوە و چوکلێت و ڕسم و کردیانە خەبەر و لەبەریان پارابوونەوە لە حکوومەتی هەرێمەوەندە ڕسوا دەکەن و ئەو دادگای خۆتانە هەتا بەردەرکەش بەجیان هێش بوو وەفدێکی ئەوروپیش دەچیت کە ئێستا دێمە سەرێ لەویش بەنگین قاسمی جەلاد و تاوانبار کە مجریمە گەورەکەی ئەویش لە دوای مەسرور بارزانی ئەو تاوانەی کردیە بەنگین ئامێدی هەردووچیان وعدیان دابوو کە دەستکاری ئەو کەیسە بکەن گۆڕانکاری بەسە بکەن بەڵام دوای دیتان بە هەموو خەڵکیان هەموو سار کردەوە بە مانگەک ئەخیری هەر بڕیارەکەشی دەرکرد ئێستا سەر لە نوێکە ئەو ناڕەزایەتی هەیە تووڕێیەکی گەورە هەیە کەمپینەکەیە دەیانەوێت خەڵک سار بکەنەوە بڵێن نوێچیر ئەفوعام دەدا و پەلە مەکەن ئێدە بڕوا بکەن نێچیر ناوێری ئەو ئەفوعامەی دەربکە
وناشكا بەڵام هیوادارم ئەمن هەڵەبم نێچیر هیوادارم جورئەتت هەبی غیرەتت هەبی چکە تو ئینسانێکی زۆر بێ غیرەتی لە بەرامبەر مەسرووری ئامۆزات نەک ئێستا لە کۆنگرەی 11 بیستە گوت وڵای بەسمایە بە چەقوی لە یەکتری بدەین لەسەر دەرکردنی سەرباز هەورامی و دکتۆر نووری کە مەسروور گوتی نابیوانە دەربچی بیستی خۆی دەرچوان ئەتونەوێرە هیچ قسە بکەی سەرباز هەورامی ئەوەی دەرکردوشی گوت بەسمایە بە چەقوی لەگە نێچیری وە شەڕ بێ لە مەسرووری وە شەڕ بێم وازنانی دەبیان گۆ دەرنەچ و دەریشی نەچوان بە کەیفی خۆی کرد بۆیە نێچیرەوە نییە هاوڕێیان بۆیە ڕاز ناکە و هاوڕێیان بۆ یەک شتکەتان پێ بڵم لە ڕۆژانێک لە بنەماڵەی قوربانی ئەو زیندانیانە بە ئێمەی گوت وتی وەڵا بەرپرسێکی باڵای پاراستن بە منی گوتیە وەرە نامەیەکی پاکانە لە بۆ مەسعود بارزانی بنووسن هەمووتان لە بەری بپارڕێنەوە کۆت و مەرجعی و کۆت و وای 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 ئەمە بەریان دەدەین وعد بیت بەردەدرێت بەس یەک دنیا مەتعوسنە ینی لێرە قانون هەمووی بەتاڵ دەبی هەمووی بەتاڵ دەبی وەرە بەس چکەوان حەزیان لێ ئێستاش بنەماڵەی قوربانیەکان بپارڕێنەوە لەبەر مەسروور بارزانی ئەوانە بەریان دەدەن بڕوان پێ بکە بگرێن و بپارڕێنەوە و بە شان و باڵیان دادەوە ئەڵڵا و حەفەظەه الله و وچ سەدام هەبوو بەریان دەدەن هاوڕێیان من دوو شت باز دەکەم یەک ئێستا راپۆرتێکی شتی ئەوروپایە دوو دیدارێکی هەفتی پێنجی ڕۆژنامەنووس سەرنووسەری NRT کۆن و ماڵپەر کەناڵی سبەی ئایندەی کوڕەکەی نێچیروان مستەفا چیە توانە عوسمانە کە لەگە نێچیری دانیشتی لەسەری ڕەش هەردوو شتانەوە باز دەکەم کە ڕێی چ بووە لەسەر ئەو کەیسە هاوڕیانەما لە یەک شەش راپۆرتێکی شتی ئەوروپا لەبەردەستمانە بڕوان پێ بکە کاکمەکی ئامێدی وەخت خۆی هەمووی باس کرد ئەبن مەسەرەن کات نەبووە دەوی بکەمە سۆرانی ئەمیش قسە بکەم وتم کاکمەکی باسی کردیە پێویست ناکە بەڕاستی لەبەردەستمانە و بەرپرسین ئەو خەتەریشە یەک جملەی غەڵەت بکەین بەڵام لەبەردەستمانە نێچیر چی گوتیە هاوڕێیان نێچیر لەگەر یەکێتی ئەوروپا نوێنەر یەکێتی ئەوروپا کە سەردانی کردیە لە مانجی 5 کۆتایی مانجی 5 ئەڵێت ئەمنیش هاوڕام نوێنەرەکەی یەکێتی ئەوروپا لە راپۆرتەکەی وا دەڵێ نێچیر گوتی ئەمەش هاوڕاین کە ئەو کابینەیە پێشێلی مافی مرۆڤی زۆر کردیە و ناوبانجی هەرێمی خراپ کردیە لەگەڵتان داین و پێویستی بە چاکردنەوەیە و دەڵێ ئێوە ئەوەندە گرنگیشتان بە شێروانی دایە گەیاندتانە ئاستی ماندێلا تا ئەنەوە لای توانە عوسمانی شەماشتی گوتبوو وایە نەتوانە وەبینێت شێروانیتان کردیتە ماندێلا لە ئێمە ئەوەندەتان احتیمام پێدایە هاوڕێیان نێچیر گوتبووی ئەمن حەز دەکەم ئەو بڕیارەی دەربکەم لێبوردەی تایبەت دەربکەم و پێشم وایە ناحەقیەکەیە لەسەر ئەوە ناحەقیەکەیە ببورن ناحەقیەکەیە لەسەر هەندێ بەڵام ئەگە ئەو بڕیارە دەرکەم ئەم ئستدام لەگەر مەسرووری ئامۆزام و مەسعود دەکەم مامەم دەکەم دەرێ لەو زەمانەی ناتوانم ئەو لێدوانە دەربکەم ئەو لێبوردەیە دەربکەم ئەوە قسەی نێچیرە کۆتایی مانجی 5 من هاوڕێیان چکو بەروار گرنگە گۆڕانکاری گرنگە و نێچیر لای ئەوروپی ئەمریکەکانیش پێشنیازەی کرد بەوەی دەرەوەی راپۆرتەکەی ئەوە معلوماتە چکو قسەی راپۆرتداوە و دوی بڕۆن داوا لە مامم بکەن مەسعود بارزانی کۆنگرەی کۆبوونەوەی هەموو حیزبە کوردستانیەکان بکە ئەویش بەشدار بیت لەوێ حیزبەکان داوا لە مامم بکەن مامیشم داوا لەم کە ئەمن ئامادەم ئەو دەمی دەتوانم ئەوە بکەم چکو نامتوانم دەرەقەتی مەسروور و مەسعودی نایم لەو زەمانەی وای نووسە لەو کاتەی ئەمن لێبوردەیی دەربکەم لێبوردن لە بۆ ئەو پێنج زیندانەی تایبەتەی دەربکەم ئەوە قسەی نێچیرەوە پێشی وایە ئەو کابینەیە زۆر خراپە لە ڕەوشی مافی مرۆڤ وەکو ئێمە دووبارەی دەکاتەوە کە وەزعەکە زۆر خراپە هاوکات هاوڕێیان بەنگین قاسمیش کە سەرۆشی دادگایی ئەوەیە دەڵێت
بەهێمنی و داوایان لە یەکێتی ئەوروپا نوێنەرەکە یەکێتی ئەوروپا هاوڕێیان زۆر گرنگ بوو نوێنەری یەکێتی ئەوروپا نوێنەری ئەمریکیەکان چون لەگەر سەرۆکی دادگای تەمیز دانیشتنیان کردێ لەگە دادگاکانی کوردستان بەس تێناگەن ئەو پارتی و ئەو مەسرور بارزانی کەس نازانی وەکو سەدام و مەسەلەی بازۆفت و وەکو مەسەلەی کشانەوەی کوێت و یان ئەوەتە وەکو ئەردۆغان ئاوا سوک و ڕسوا دەبێت و دەهەندە زەخت دیکتاتۆرەکان هەمووان سەدام وابوو داروبەر لەبەری پاراوە بازۆف دامەکە لە کوێت بکشێەوە داروبەر دەڵێت ئەردۆغانی بکشێەوە ئەسلاحەدین دیمیرتاش و هاوڕێکانی بەردەکە چ ئەو هەر دەیوێ بەزەو خۆی بکە دیکتاتۆرەکان یەک مەدرسەن ڕەنگ و ناویان جودایە بۆیە بەنگی قاسم ڕای وایە کە گوایە داوای لە مەسرور بارزانی کردیە گۆڕانکاری لە مادەکە بکرێتن باشترە وای گوتیە لا یەکێتی ئەوروپیەکان و داوای لە یەکێتی ئەوروپا کردیە کە سمعەی هەرێم گەلە خراپ بووە لە ڕووی مافی مرۆڤەوە هیوادارین هەوڵ بدرێت چاک بکرێتەوە لەوە زیاتر خراپ نەکرێت ئێکاچی من جەنابەت یەک لەوانەی هەڵسای هاوڕێزانی چیان کردیە تاان ئەو لیژنەیە کە ئەو بڕیاری تەمیزی دەرکرد هەستا ئەو بەنگینە ناموبارەکە ئەو بەنگینە مجریمە هەمان دۆسیەیش ئەو پێنج زیندانی تەسلیمی هەمان ئەو پێنج کەسە کردەوە کە بڕیارەکەی تەمیزیان تەصدیق کردبەوە واتە وەکو مامۆستایەک تەصحیح قراری کتابەچ کردبی تەصحیح قراری دەرەجەی ئیمتیحانی دەفتەری یەکەچ کردبی مدیرەکە برێ تەڵەبەکە اعتراض بکات مدیرەکە برێ مامۆستا سەر لەنوێ تەمەشایەکی بکەوە ئەوە دەی بچی بدەیە کەشکا کەسی هەستا دایە و سەر هەمان لیژنە ئەگە بیدا با لیژنە 11 کەسیەکە بوو بێگومان لەوێ گۆڕانکاری بەس ئەو بەنگینەش بەشدارە لە ترسی مەسرورە ئەوە نییە بەنگین ناوت ڕەش نەک لە ئامێدی لە مێژووی قانون لەو سوندە دە سووریەی لە بەرامبەر کورد و کوردستان و مجریمی وەکو یعنی لە بەرامبەر ئەو پێنج خێزانە هەر ناڵە و ئاڵەیە کە بێ لە دوای مەسرور بارزانی بەنگین ئامێدێتی مجریمی مجریمی دوێنێ ژمەکی ئامێدی دەنجی لۆ نادی ئەمن لۆم دەنادی بە ژمەکی بە بادینی لۆی نادی پێی گوتی کە پەیکەری ناپاچی لۆ بۆ دروست دەکرێت لە ئامێدی هاوڕێیان مەسرور بارزانی چی لەگە یەکێتی ئەوروپا گوتیە تاوان یەکێتی ئەوروپا داوای دیداریان کردیە ڕەتی کردەوە ڕەتی کچی کردەوە لە شەرمان لە گەرمەی تاوانەوە وەختی ڕووداوەکە کە زەجەکە ببوو خۆی دزی بۆ کە گوایە وەختی نییە دوای ئەو داوای لە یەکێتی ئەوروپا کردبوو کە بیبینن بەڵام ئەوان نەیان دیت بوو ئەوانیش خۆیان وت بیار مەشغوڵین بدایات متەڕەدید بووە شەرمی کردی لەبەرەوەی هەرچی چۆ سەر کۆنەی کردیان بە ئەمریکی بە وەفدە بیانیەکان بە ڕێکخراوەکان زەجەیەکی زۆر گەورەی لەسەر بۆیە پێی شەرم بوو بەس دوای ئەو بەخۆی منێتی مەسرور داوای کردێ بیبینەوە نەیتوانیە هاڕێ من ئەو قسانە دەکەم بەرپرسم لێ ها فشەش ناکەینە بەرپرسینەوەی هەڵادی ئەوروپین راپۆرت یەکێتی ئەوروپامان لە دەست نەبی شکایەتمان لێ بکرێتە دەرەی نەدادگا بەس لەبەر دەستمانە و ئێمە دەستمان زۆر دەڕوا و خەڵکی جوان لە هەموو شوێنێک لە پاراستن لە زانیاری لە ئەنجومەنی وەزیران لە ناو کادیر لە سوپا بڕوا بکەن لە هەموو شوێنێک معلومات دەدا کاکە معلومات دەداتە و دەنگە ڕەخنەگرانە یعنی تەسەوەر کە مەکی ئامێدی وێنەی خێزانی بنەماڵەی بارزانی دەرهینە بڵاویشی کردەوە ئێوە بە چێ دەکرێت بە جددیمە چێ دەگاتە ئەو قوڵای ئەو وێنانەی خادمەوەکانیش نییە ها خادمێک پۆلیسێک سایقەک نییە ناتوان ڕسمیان بگرن ئەوە لە قوڵایی ئافرەتەکانی خۆیان بەدەستیان گەیشتیە یعنی ئێستا بۆیە یعنی دارزانی ئەو دوو حزبە گەیشتە ناو خێزانەکانیان ناو هەموو شوێنەکانیان بێزارن لێیان گچکە و گەورە لێیان بێزارن هاوڕێیان لێگەڕن ئەوانەی کە دەڕشێنەوە ئەولادی مەلهەو گوندی لوبنانی کە دەستکەوتی کابینەی مەسرور و نێچیریە گوندێکی لوبنانی هەیە خەڵک کۆن لە بەعاج لە کوردستان دەچۆ بەغدا و بەعاجی مووسڵ و ئەوانە لۆ تێربوونی سکس و ئافرەتکردنی ئێستا خەڵک بڕوا بکەن لە خەلیج بڕوان پێ بکەن لە خەلیج لە عێراق لە ئێران لە ئێران نا لە وڵاتە عەرەبیەکان دێت لە کوردستان لە بۆ سکس کوردستانی واکتە قەحبەخانێکی گەورە یەک لەوانە گوندی لوبنانیە ئەوانە جون دەدەن لێرە ئەولادی گوندی لوبنانین بە ئێمە ئەولادی گوندی لوبنانین و باب و داکتان زۆڵمە بی منداڵی وا بێ ئەخلاق پەروەردە ناکات کاچی من وەرە قسە بکە وەرە گفتوگۆ بکە واز لەو ڕشانەوە سیاسیانە بێنن کە قسە بە ئێمە دەڵێن
يعني چییە دەی جوون بە من دەدەی ئەم چ دەکەوم چییە یعنی چی هەزار جوون بدە بەس ئەگەر باب و داکتان زۆر مەبی و پەروەردەی کردبن نایەن جوێنی بازاڕی بە ئێمە بدەن و حیزبەکەتان و قوتابخانەی بارزانی ئەگەر ساقید نەبی نەوەی وا پەروەردە ناکاتن کە هەموو لایڤەک دێن نییە جوێن بە دایک و خوشکمان دەدەن بەڵام ئێمەمانان چۆن دەکەین یعنی من ناتوان مێساکە قسە هەموو شتێک بکەم ناتام جوێنەکەش بدەم بەس کاچی من ئەخلاقیان من ڕێم نادەن نەدایک و باوکم ناو پەروەردە سیاسی نەدەمەوێت کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی وا نەوەی ئەو جیلە بێ ئەخلاقە پەروەردە بکەم کە فێربی جوێن بدە فێرە دیالۆگ دەبین وەرە گفتوگۆ دەکەین هاوڵیان مەسرور بارزانی بێمەوە سەرخاڵەکە ببورن کە پەرتمان دەکەن مەسرور بارزانی لای قوبات تاڵەبانی گوت زۆر پەشیمانم لەوەی کە ئەو لێدوانەمدایە کە ئەوانە جاسووسن هیچ بەڵگەی نییە هەوڵی تەقینەوە و شتیاندایە هیچ بەڵگەی نییە وتوین نەدەبایەوە بڵێم سومعەی خۆم و حکوومەتی هەرێمم لە کەداریان خراپ کردیە باوا بڵێن وا نووسرایە لە راپۆرتەکەی یەکێتی ئەوروپا پەشیمانە مەسرور بارزانی واشت گوتیان نالەکن قوبادی کۆیلەت قوبادی کۆیلەت کە گوت بوو دەمنەوانە بەردە ئەوە بڕیا دەدەمەوە یەکێتی و لاهوریش چ دەکە با بکە ئاڕێیان بڕوا بکە مەسرور گوتی ئەوە من دایانگرمەوە نەمنەتی ئەمریکا ئەوە دەزانم نەمنەتی لاهوریش دەزانم بەهەر لە خۆی بەیان نامە دەربکە بۆیە مەسرور بارزانی لەسەر ئەو لێدوانەی زۆر پەشیمان بووە کە لە میدیاکان لە بەرامبەر ڕۆژنامە نووسان گوتبووی کە ئەوانە جاسووسن چکۆی شوی نییە لەبەر لە دادگا دەربکەوە نیشانیدا ئەخویریش قسەکەی خۆی هەموو جێبەجێ کە چکو مەسرور لای یەک شتە ئاوتیزم هاوڕێیان نەگۆڵی نازانە من لاڵێکم ئەوەندە دەبینی ئەو لا نابینی مەسرور لەو سنفەیە ئاوتیسمە دەرێ نابی قسەی من بشی ئیتر تەواو کێشەی کورد دەڕوا سمعی هەرێم ئەوە دەبی هەموو دنیای دانەی دەکات گرنگ نابی ئەو قسەی کرد تۆ ئەوەی بەم سارعی تێدەگە بڕوا بکە با بە حکوومەتداری دەوڵەتداری کۆمەڵێک پرەنسیب و قوانینە نەوەک ئینتقام نەوەک تۆڵە نەوەک دەڕەشی بەڵام مەسرور بەوەی تێدەگە بێمە سەر ئاوڕێیان لە حوتی سێ ببرن حوتی پێنج توانا عوسمان کەسێکی زۆر ساقت ئاوڕێیان کەسێکی زۆر دوو ڕوود تاەن بڕوان پێ بکەن ئەو ڕۆژنامە بەشەک لەو ڕۆژنامە نووس و ئەوانە هیچیان کەمتر نییە لەو سیاسیانە لە فەسادکردن لە درۆکردن لە فێڵکردن لە بازرگانیکردن ئەو توانا عوسمانە بای 2 ملیۆن دلار بەس شوقی لە ناو ئەوەی دەکنە من هەیە 2 ملیۆن دلار هەژنۆ شوقی هەیە شوقی بێ ڕەوشتی هەیە کە هەموو کەرەسەی جنسی تێدا هەیە توانە عوسمانە توی بەس بە معاشت مانجە 20,000 دلار 200 ملیۆن دلار لە چێ خڕ کردەوە ئیتکەش هاوڕێیان هاوڕێیان ئەو توانە عوسمانە سەر ڕاوێژکاری نێچیریە تو هەوڵ دەدا بتە ئیش دەکە بەڵام لێ تێک دەدرێ دەتوانە بتە ئەوەی لە شوێنی ئاکۆ محەممەد دابدرێ بۆ زانیاریتان لە شوێنی ئاکۆ محەممەد دابدرێ لەو لاش لەگە چیای کوڕینە شیروان مستەفا کەناڵی سبەی دروست دەکە سبەی لەمانش 12 گویا بکاتەوە مانگانە 7,115 ئەوە 115 لە داهاتەکەی ئەو بی لە حوتی پێنج ئاوڕێیان دانیشتەشی لەسەری ڕەش لەگە نێچیروان کردیە لە بارەگە هەرە تایبەتیەکەی لە حوتی پێنج لەسەر زیندانیانی بادینانە سەبەس قسە دەکەم کە نێچیر چی لەکنەوی گوتیە بۆیە دەرم نێچیر درۆزنە وەڕاز ناکە هەندە فشەی کردبوو ئەم دوای دێمە سەرێ نێچیر دوای دێمە سەر فشەکانت لەکردن ئەو خەڵکانە لە مام من ناترسێم و مەسرۆری ناترسێم و وخوا فشەکەری نێچیر یەکێک لەو شتانەی کە باسی کردوتوی ئەم پێم وایە ئەو 5 ڕۆژنامە نووسە جاسووسن یارمەت پەکەکە دامی پەکەی کراینە و مجریمیش مجریم جاسووس و دام لەگە پەکەکەیان هەیە بڕوان پێ بکە
بەڵام لەبەر خاتری سمعەی ماموان مام و چاکردنەوەی وەزعەکە و ڕکلامێک لۆ خۆم ئەمن هەوڵ دەدەم لێبوردەی تایبەتیانەوە دەربکەم. وای قسە کرد و حوتی پێنج من ئاوڕیان چکو بە دەقەیە ڕاپۆ مازانن ئەمریکا زەختەچی لە مەسروریش بکە ڕەنگی تەساهول بکە بڵێ نێچیر ڕعفەکەی دەربکە بەنمونە. بەڵام نێچیر وای گوت بوو ڕای زۆر خراپە لەسەر ڕۆژنامە نووسانە و ئەوەی دەیکا گوتی بەس بکەم لەبەر ڕکلام لە خۆم و گەڕانەوەی سمعەتی ماممە خەزووری هەچەندە لەلاندە شوێن فشەی کردبوو کە تەمەنای لە ناوبردنی بکە. دێنە سەر زۆر شت نێچیر زۆر شتت لەوێ وای گوت بوو ئێتر ئەو توانە عوسمانە پێشنیازی کردبوو کە ئەفعامەکەی لۆ دەربکە و بەخۆش شتەشی لە بۆ بنووسی لێبوردەیی دەربکە بەس نێچیر ناوێری هیواداریشم بۆ وێری نێچیر هەلە بە خاتری و پێنج خێزانە هەلۆ سمعەی خۆت کورە بابە یەک جار غیرەتت هەبی یەک جار وەچی فواد مەعسوومی بێ کەرامەت مەبە وەچی ئەو هەموو حزبەی وەچی گۆڕان وەکو تیمی حکومەتی قوبات بێغیرەت مەبە ما یەک جار غیرەتت هەبی تحەدا بکەن ژیان بە تەحەداوە خۆشە هاوڕێیان بە ئیرادە و بە کەرامەت و بە ئەوە خۆشە نێچیر جارێک تامی جورئەت بکە هاوڕێیان نەکەرە و دیتان فواد مەعسووم ئەو کە لەسەرا تو ویژدانتان ئەوە ژیانە ئینسان تێیدا بژی نەوێری دامەزرێ نەوێری هێزێکی شاخ و سۆسیال دمی نەوێری لێدوان لەسەر ئەو کەیسە بدات سندان لە پارە لە مامساب یعنی سبەی دەمریتن کورە بدە تۆپی یعنی بەڕاستی کاکەمالی کوردستان قسەشی جوانی دەگو وەڵای گوناحە بە سەگ بگۆترێت تۆپی بۆوانەش بگۆترێ مردی بەجددیمە پێویستە ئاڵوگۆڕ بکڕێت لە وشانە سەکار بوونەوەری زۆر عەزیمن وەڵە گوناحە تا مقارنە بەوانە بکرێتن کاکەوە دسبەی دەتۆپی کەمام فواد مەعسووم دەتۆپی یعنی چ بەروبوومت هەبووە لە زەرەر زیاتر بە خۆت و ئەولادەکانت و ئەوە باشە چێ دوو قسەی خێرت لۆ دەکاتن چ لاپەڕەکرد لە مێژووی تۆ مارکرد فواد مەعسووم هەمووتان نازانم ئەو سکرابانەی یەکێتی بەر لەوەی بمرن ئەو هەموو قیادە و مەکتەب سیاسی یەکێتی وەڵڵا بۆن ئاودەستیان لێ دێ زۆربەی قەدیمەکانیان زەلیل بێکەرامەت بڕۆ هەمویان سیر بکە یان تەسلیمی پەق بووینە پارتیانمانە ئاخر نمونەیان ئەو فوعادە ئەمن علاقەم نییە داوە شەی سەرزل هاوڕێیان لای توانای ئەوەی باس کردبوو کە ئەو هەوڵ دەدا بەڵام لای یەکێتی ئەوڕۆپا نێچیر گوتبی لەو زەمەنەی ئەمن ناتوانم ئەو بڕیارە دەرکەم سدام لەگەمام دەکەم تاوان هاوڕێیان ئەو ڕاوێژکارە نوێی نێچیروان بارزانانی توانە عوسمان ئای چۆن ئێوەش بەشەکن لە فەسادی کۆمەلگا چۆن بوونە بەشەک تاجر لەولا دەخۆن لەولاش دێن ئەوە دەکەن ماوەیەک ئەو توانایە هەموو زانیاریەکانی دەڤەری سلێمانی مکەسەراتی مەسعود و مەسرووری دەدا میدیای سلێمانی ئێستا شتی کەش دەکات بوویتە ڕاوێژکاری نێچیری لەولاژەکە گۆڕان مدیری تەلەڤیزیۆنی دەبتەی چیای نێشیروان مستەفا بەس پێم برێت چیا فەندی 100 ملیۆن دۆلار لە چێ پەیدا کردێت ئەو تەلەڤیزیۆنەی بەس بەم برێ 100 ملیۆن دۆلار کوڕی نەوشیروان بەس لە تەلەڤیزیۆنی داینایە لای توانە عوسمان گوتیتی 100 ملیۆن دۆلار کوڕی باوکی هەژاران هاوڕێیان نێچیروان لەوێندەر لە بۆلیڤارد لەناو جەرگەی هەولێر شوقەیەکی دایتە ئەو توانە عوسمانە قەڵەم ویژدان فرۆشەی کار ڕۆژێ لەگە مەسئولەکە لەگەڵ دەیار شوێن دەکا بە 42 دەفتەرە ئەندێک دەرێن 50 و 55 دەکا 363 مەتر چارگۆشەیە لەناو جەرگەی هەولێر هەموو ئەوانەی هەولێری دەزانن بۆلیڤارد چش ئەوەشی ڕاقیە یعنی خەڵکی کوردستان خەلیج کە دەستنا کوردستان دەستنا شۆخەکان لەوێ دایتە توانە عوسمانی بە هیوادارم لێی وەربگریەوە نێچیر چکو مستاهیلە کورە لە 20 شوێن ڕاوێژکارە قوڕم ساغا لە 20 شوێن بڕوا بکە هاوڕێیان بە هەر حاڵ ئەوە بوو من پێم وایە ماڵی بارزانی دانوێ هەموومان ساردکەنەوە برێن ئەفعام دەرەکرێ وەکو مانکەیتکە یەک مانجی ڕەب هەموو سیگناڵەکان هەموو عەرەکاتیان لە دادگا لە مەسرور بارزانی لە میدیای پارتی بەوەی تجا هەبوو ئەوانە ئەفعام دەکەن یعنی برێم ئەوە مادەی دەکەنە مادەی خراپ بەکارهێنانی مۆبایل و لەوێ بەریان دەدەن
لەبەر ئەوەی 6 مانگ لۆ ساڵەکە ئەو پەڕی و ئەوانە تقریبن 9 مانگە جیرانە وتمان بەریان دەدەن هەمومان هێدی بووینەوە کوسار بووینەوە وڵات هەفتەی ئەخیری بەمەیان گوت مەسرور وای گوتی کورسیم نەسەدانێم بەریان نادەم بۆ بڕیارەکەی دەرکرد و هەر سێ دادوەرە عەبدوڵڵا شەڕڤانی محەممەد و مصلح گەیلانی هورمزیاری مجرم هەر سێکیان ناویان چۆ ناو سوێندە دەستوریە درۆیان خوارد هەر سێکیان بەشدارن لەو جەریمەیە کە لەسەر قەڵای هەولێرێ مصلح عەبدوڵڵا شەڕڤانی محەممەد کەرکوچیەتو بەس ئەو دوێ کە ئەمە لەسەر قەڵاتی وەعدبی ئەو مجریمانە بارزان قەسابەکان هێرشە ڕەشەکان هەموو ئەو هەولێریانە کە تاوان بەرامبەر خەڵکی هەولێری و ئەو کوڕ و ئەوانە بکەن پەیکەرتان لۆ بکەین زوو یادران دڵنیا بن دڵنیا ئایندەتان زۆر نمایە ئایندە بۆ ئێمەیە سەرکەوتن بۆ ئێمەیە ئەو شتەش کاتیە هاوڕێیان من هەر ئەوەندە بوو دەمێ بڵێم ئەو گەمەیەشکەی سیاسیە من بە هیوام هەڵە بم نێچیر جورئەت بکە ئەو لێبوردەیە تایبەتە دەربکات بەڵام ناوێری ئەڵڵاگە مامی یا مەسرور ئۆکەی لۆ بکە سەرۆکی هەرێمە بڕوا بکەن مەسئولی هێزی چەکدارەکانە عوزێریەکەیە ئامۆزای نەزەت حالیە ڕاوێژکاری بارەگای بارزانیە شتە ئەسکەریەکانی لۆ دەنێری نێچیر دەبی ئیمزا بکە هیچ بەدەستنی کرد وەڵڵا نێچیر 100 جار پێ دەرم داوەتت دەکەم کاکە وەرە بە ئۆپۆزیسیۆن وەکوما هەر قسە کرامەتی خۆت دەکرێەوە کورەوە وەزعات بە شەرەفم هیچ بەدەست نییە تا ئامەیەدین معروفەچی لۆ هەندانیشم نییە لۆ هەندانیشم نییە بەڵام ئەوە واقع ئەتوێگەت و باش دەزانین پڕ بەدڵ لە چەند شوێن گوتیتت حەز دەکەم لێبوردنی تایبەتیانە دەکەم لەبەر هەر شتێک بی هەر لە بۆ سمعی خۆت بەڵام ناوێری ناترسنۆچ فەرموو ئەوە مەیدان ئەوڕۆپی ئەمریکیەکانیش پشگیری دەکەن بەس وەڵڵا ڕۆحت چوە لە مەسروری ئامۆزات ئاوریان هەر ئەوە بوو لە لای یەکێتی ئەوروپا گوتیتی ئەمن ناوێرم لەو سەردەمەی ئەو لە کۆتایی مانجی 5 وەلای توانە عوسمانی ویژدانفرۆش گوتیتی ئەمن لێبوردیانەوە دەرەکەم ئیتر نازانێت ڕۆژانی داهاتوە دەبێت هاوڕیان من هەر ویستم ئەمدەوە قسە و باسە بکەم ببورن من کاتەکانم ئەو کاتە لە بارەگە نازانم شەو باشە بەس ئێستا ویستم ئەو سەرنجە ئێمە بەردەوام دەبین بڕوا بکەن ئەوەی پێمان بکرێ ئەوانە تازە سیمبولن وەکو سەردەشت و سۆران تا هەر 6 ساڵیش تەواو بکەن ئەو کەیسە لە باوەش دەگرین بەرز ڕادەگرین درێژەی پێدەدەین و دەسەڵاتی پێ سوک و ڕسوامان کردیە و ماهیەتی خاوڕیان پێشمەگە چالاشیەکە خۆ بێ 2 چالاکی 3 چالاکی و بەگرتنی شارێک و گەڕەکێک و یەکێتی سەری ڕەشی کرد وەختی خۆی یەکێتی تەق و چەندین شوێنی دەگرت شوعی دەیکرد پارتی شکانی ماسی ئەو لای گرت وازام لە هەشتاکە بەڵام خۆ بەعز نەڕوخە بەس باسییان ماندی کرد خەڵکیان وشار کردەوە ئەوە شوایە هاوڕێیان ئەوە شوایە کۆتایی گەمەکە نییە کۆتایی کەسیش نازانی کاردانەوەکان چ دەبی بەس ئێمە لەوە دڵنیان یەکێتی ئەوروپا ئەمریکا هەموو لە مەسرور بێزارن هەموو سەفارەت و قونسڵخانەکان ئەگەر لە کوردستانیش کڕیبی بەڵام لە ئەوروپا لە سەنتەر وێنەیەکی زۆر قێزەوە نییە هاوڕێ مامەڵە لەگە ئەردۆغانیش دەکرا مامەڵە لەگە سەدامیش کرا مامەڵە لەگەر بەشار ئەسەدیش دەکرێ بەڵام قێزەوەنن لە دنیا کاتە چ خۆش